السلام عليكم ئاوڕێیانی خۆشەویستم بەخێر بن بۆ ڤیدیۆیەکی نوێ ئەوڕۆ باسی سێتاپەکان دەکەم باسی ئەو کێبڵ و تەرتیبات و شتان دەکەم کە بەکاری دێنم تکا دەکەم دوگمەی لایک سبسکرایب لەبیر نەکەن تاکە ڕێگا بۆ پشتگیریکردن لە ڤیدیۆیەکانم تا کۆتاییش بینەر بن شتی زۆر جوانی تێدا هەندێک شتی تێدای لەوانەیە تاوا پێستا نەتانزانی بی یاخود دەوێت سێتاپەک دروست بکەیت لەوانەیە استفادە لەو سێتاپەی بکەیت یاخود لە کێبڵ و تەرتیبات و شتەکان بکەیت تکا دەکەم دوگمەی لایک لەبیر نەکەیت بەزانم زۆر لە مێژە زۆر بەتان داواتان دەکرد ژ ڤیدیۆ نیە لەسەر سێتاپەی بەنیاز بوومکەوە ئەو باگراوندەی هەم بوو چەند لە مێژە پێچوانم کردیتەوە ئێستا یعنی ئەستا باگراوندی خۆم ئەو ڕەنگەم بەکارێنە دوێنێ ئەو بلادیوارم بە کاملی سبوو کرد کە زۆری ویستاوەکو هاوشینەکەم ڕاستی بوو لێ بۆ ڕەنجی ڕەش بەکاربینم بەڵام توانیم بەکاربینم چکە ڕەنجی ڕەش زۆر جوانە لە بۆ کەسانێک کە دایان ستودیۆ دروست بکەن ڕەنجی سپی زۆر کارەساتە تووشی لایتنجی دەبی تووشی کڕەشی لایتی دەبی ڕەنگ دەداتەوە لە بۆ تەسویری جوان نییە بەڵام ڕەنجی ڕەش هەرچی دەبکەی هەر جوانە کو تەسویری دەکەی هەر جوانە و نیگایەکی جوانیش داتە ژوورەکەت یعنی حەز دەکەی ئۆتستیکە چی داتی ئۆتستیکە شتەشی لە بابەتەیە زۆر جوانە زۆر بەڵبە سەرەتا دەمێ باسی سێتاپەکی بچووکم کە لێرە هەمە ئەو سێتاپە زۆر بچووکە دوو پارچە قەنەفەی بچووکم لێرە داناوە کە ڕەنجیان پرتەقاڵیە زۆر بەدڵن لێرە دادەنیشتنە بۆ سەیرکردنی فیلم یاخود زنجیرەی تەلەڤیزۆنی ئەو تەلەڤیزۆنی کەم بەکارێنم زۆربەتان زۆر زیاتر پرسن ژیر تەلەڤیزۆنە بەکاردێنی هەنزە وەڵام دێتەوە بەڵام ئەو کەسانێک کە نازانی یاخود ئاگادار نین تەلەڤیزۆنە زۆر سادەی LG بەکاردێنم یعنی شش زۆر مهم نییە QLED و ئەو شتانە نییە ئەمۆلێدا بەڵام QLED نییە ئەمۆلێدا شاشە وە بزانم 58 یان 59 وای نازانم بزە 59 نازانم بزەبت لە 50ەکانەمی سمارتە ئەو کۆنترۆل لەگەرە کە زۆربەتان لە ماڵی LG هەنەیە کۆنترۆل لەگەرە کە دەتوانانی کۆنترۆلی هەموو شتێکی بکەیت من نێتفلیکس زۆر بەکاردێنم بۆ ئێستا حالی لەسەر نێتفلیکس بەکاردێنم و هەروەها پرۆگرامی خۆشی هێدێکی یوتیوب و ئەو شتانە وەروە ئەوە چی هەیە ستۆرەچی دەتوانانی هەندێک ئەپش داڵ کە بەڵام زۆر پێشکەوتو نییە لە چاو ڤێژنە نوێیەکانی ئەو ڤێژنە تۆزە کۆنە کۆنسیانی ئەمری وەزان 2 ساڵە شتی نوێتر هاتی ئێستا لە LGش دەتوانی نێتفلیکس یعنی زۆربەتان نێتفلیکسان هەیە و بەکاردێن نەزان نێتفلیکس چ باشە پڕە لە زنجیرەی تەلەڤیزۆنی و تەرتیبات و ئەو شتانە بە نرخێکی زۆر باشی مانگانە یعنی نرخەکەی زۆر نییە بەڵام باشە لە کوردستان زۆر باشە دەبین کێبڵە گێردەراتیە ئەپێتان ئەو کێبڵەی هاوڕێ ئەو کێبڵە وەکو دەبینن ئەو کێبڵەی زۆر سادەی لایتینگ پۆرتە لە بۆ HDMI لە تەلەڤیزۆنەکەمدا ئەوە ئیشی چییە؟ مثلا کاتێک سەری فیلمێک دەکەم لە نێتفلیکسی نییە لە مای TV هەیە ئەپی مای TV کە لە آیپاد و iOS وانە هەیە لە ڕێگەی ئەو کێبڵەوە لە آیپاد دەدەم یاخود لە مۆبایلەکەی خۆم دەم لە آیفۆن دەدەم لێرەوە تەحویلی سەر تەلەڤیزۆنی دەکات دەتوانم کۆنترۆلی شاشەی مۆبایلەکەت کە دەڵی تەلەڤیزۆنە زۆری لە تەلەڤیزۆنە سمارتەکانی ئێستا ئەو ماسفاتیان هەیە لە ڕێگەی ئێرپڵەی یاخود بەرنامەی بەخۆری شاشەی بەڵام بەداخەوە آیفۆن لەگەڵ ئەو تەلەڤیزۆنی نیتی تەلەڤیزۆنی برایەکەم هەیەی کە ژووری تەریشتە بدا بەڵام ئەو تەلەڤیزۆنە ڤێژنەی من نیتی بۆیە مەجبورم بۆ کێبڵەیش بکەم کە ئەو کێبڵەشم زۆر گران کڕیە زۆربەتان دەپرسن نرخی ئەو کێبڵانە چەندە من خۆم ئەو کێبڵەم لە بۆ ئەوەی کڕیم کە مەسەلەن یاریەکی مۆبایلی بکەم لە کۆمپیوتەر ڕیکۆردی بکەم نرخی ئەو کێبڵەی $6 بوو کە تەقلیدەکەی بە 25,000 هەیە لە بۆ ئەویش هەیە بەڵام من ڕیکۆردی مۆبایلی زۆر کەم دەکەم بە کۆمپیوتەر جاراگەر یاریی پەبجی بکەم یان شتێکی ناو مۆبایل هەبێ بخەمەسە کۆمپیوتەر لە ڕێی کاپچەر کاردی ئەو کێبڵێ بەکاردێت بە $6 کردی ئەسڵەکەی ئەپلیە کە یەکجار گرانە لە دواوەش هەم جێی HDMI هەیە هەم جێی لایتینگەشکی کە دەتوانانی مۆبایلەکەت هەم شەحن بکە هەم ئاوتیش بکات لە بۆ کۆمپیوتەری بین یاخود لە بۆ شاشەی تەلەڤیزۆنی ئەوە دیاری زۆر یەکێکی زۆر خۆشەویستە خۆشەویستێکی چەناڵی ژیر دیاریەک پێبەخشین گادۆڤارەکە ئاکشن فیگەرێکی گادۆڤاریە لەگەڵ سەرجەم کتێبەکانی هاری پۆتەری هەموو بەشەکانە یعنی 1 2 3 4 5 6 7 دەکرێتە 2 فیلم بەڵامەوە هەر هەمووی تێدایە لێرە لە کتێبخانەیەکی بچووکم هەیە زۆر گەورە نیە چکم کتێب زۆر کەم دەخوێنمەوە بەڵام من و خێزانەکەم هەندێک کتێب هەیە کە حەزمان لێ هەمان بی هەندێکم لێ خوێنیتە لەو کتێبەی ئەو کتێبە بە ناوی جۆرج R.R. مارتن The World of Ice and Fire جیهانی بەفر و ئاگرێکە ئەو کتێبە چییە؟ لەوانە زۆر بەشتان بزانن وەرە پێتان نیشان دەم ئەو کتێبە چ دەکات چیرۆکی جیهانی گەیم ئۆف ترۆنسمان لە بۆ دەگێڕێتەوە کە یەکجار سەرنجڕاکێشە کتێبەکی هەر هەمووی بە وێنەیە مەسەلەن ئەوە The Known World ئەو جیهانی کە ئەوان دەزانن مەسەلەن وێسترۆسمان هەیە ئێسۆسمان هەیە ساوتڕایمان هەیە و هەروەها کارکتەرەکان مەسەلەن The Rise of Valeria ئەو ڤالێریەکانن
1000 شیپی تێدایە، ڕسمی کارکتەرەکانی تێدایە، تەنانەت نایت کینگ و جەماعەت و بەشێکی تێدایە کە زۆر سەرنجاکیشە. باسی هەر شوێنێکیش بکە ئەستا نووسرایە نۆرث باکوور، ئەو لێرە باسی باکوور دەکەوە، نەخشەی باکوورەکەی ئەو بۆڵەکەیە، دیوارەکەیە و لێرە تەقریبان زیاتر باسی نۆرتی دەکەم، هەموو کارکتەرەکانی نۆرتی تێدایەوە چیە چونیە لە چ پێکاتینە. کتێبەکی زۆر جوانە و ئەو کەسانی کە عاشقی گەیم ئۆف ترۆنسینە پێم وایە وێنەی زۆر جوانی تێدایە، پێم وایە کتێبە بخوێننەوە یاخود هەرزانیشە زۆر وەڵام نازانم بە چەندمان کڕی 15-20 گوشتە چی وا بوو ئەو کتێبە گەورەی 15-20 ئەوەش تارگەریانە، هێرەتیجەکەی تارگەریانە، یعنی دایک و باوکی تارگەریان لە چی هاتیە و ڕەچەڵەکەیان چییە، دوو کەسە دوای هەموو لێک دەبتەوە ئەوە هاوسەرگیری لەگە فلانی کردیەوە منداڵی بیە و منداڵی بیە بزەبت ناوەکان نازان بخینەوە لەبەرەوەی ناوەکانیان زۆر قورسە گەیم ئۆف ترۆنس. ئۆکێ ئەوە کتێبەکەیە کە یەک لەو کتێبانەی زۆر سەرنجڕاکێشاوم کە حەز دەکەم جارجارە تەماشای بکەم و بیخوێنەوە. ئۆکێ بێنە سێتەپەکەی ئەو لایە هەرچەندە لێکوانە تقریبان شەوێکی بەسەداسووە کە ئێرەم ڕەنگ کردیەوە سێتەپەکەی خۆم دەستکاری کردیە، بۆی زۆر شتی مایە دەستکاری بکە، بۆ منە لەوانەیە لێرەش هەندێک وێنەی دیکە زیاد بکەم، پێشترێن دەگوێنم هەبوو لێرە نەما، بەڵام بەرەزگەی دوڕوو لە دیوارەکەمدا و هەم دیوارەکەم عەدەم کرد وێنەکانیش کاول بوون. هەندێک نەجاتیان بۆ بەڵام ئەوانی کە دەبێت دروستکەمەوە بەڕاستی ئەوە خەڵاتی 100,000 سەبسکرایبەکەمە لێرە لە دیوارمدایە بە شانازیەوە. ئەوەش ئەو کورسی گەیمینگی کە بەکاردێنم، کورسێکی زۆر تەبیعیە، نرخی چەندە ئەوزان ڤیدیۆیەکی نەسەری کرد وەزان نرخی 180,000 بوو یان 160,000 شتە بابەتانە بوو، دیاری دارینگەی بوو لەبۆ من ئەوە خەتی ماڵەیە ئەوە کێبڵ تەرتیبات ڕۆیە. لێرە سێ پۆستەری بچووکم هەیە لاست ئۆف ئەس 2 ئەوەش هامارەکەی فۆریە، ئەوەش باتمانە. لێرە لایتینگێکم لە باگراوندی خۆم دانێت دەبێت لایەکم ڕووناکات زیاتر پێ نیشان دەم. لێرە چمان هەیە مایکرۆفۆنەکەم هەیە کە شەریکەی فرۆن ماکسە کە ڤیدیۆیش تایبەت نەسەری کردیە، حەز دەکەم بڕۆ سەیری بکەم. ئەو مایکرۆفۆنێکی زۆر نازدارەوە زۆر باشە. پێشترێ من ئەو هیدفۆنە بەکاردێنە، هیدفۆنی پلەیستەیشنی کە هیدفۆنێکی باشە، هیدفۆنی گۆڵد زۆر نەرمە، ئەو گوێیەکانی زۆر نەرمن و تاوا دەستە ناو گوێشت واتە گوێت نایەشی تاوەستنە. بەڵام ئێستا ئەوە لە بۆ یاریکردنی خۆم مەسەلەن کاتی تایبەتی خۆم لێرە یاری بکەم ئەوە بەکاردێنم. بەڵام بۆ ڤیدیۆ ئەگەر بێت و گەیم پڵەی بکەم یان لایڤ ستریم بکەمەوە ئەوە لە بۆ جێ تۆزە گەورەیەوە سەری شتمانی دەکات. چم کردی ئێستا من هیدفۆنێکی بچووکم هێناوە، ئیرپیدم هێناوە، ئێرپیسە ئێربەدسە هیدفۆنی پێ دەڵێن بەخۆمان هێدفۆن بچووکە و ڕەنگی سووریشمە بژاردیەوە بیر لەگەڵ کورسەکە بێتن کاتێک کە دادەنیشم لایڤ دەکەمەوە لە گوێ دەکەم. کوالەتی زۆر باشە. ئەوە نرخی وە بزانم $15 بوو یان $12 بوو. کوالەتیش خراپ نییە لە چاو قەبارەکەی کە زۆر سووکە. ئۆکێ کیبۆرد و ماوسەکەشم یەک شەریکەیە، شەریکەی ئۆپتی ماکسە کە دەتوانم لە ڕێگەی بەرنامەیەک لە کۆمپیوتەرەکەی خۆم کە ئەو بەرنامەکەی دەتوانم دەستکاری ڕەنگەکانی بکەم بۆ نمونە بۆ شێوازە ئەو وەیڤە ئەو ڕێینبۆیە یان لەو شێوازە ئەو دەجوولێ. بەڵام عادەتەن ئەمن ئەوە بەکاردێنم چکەوە هەم دوگمەکان لێک کە دانیشان دەداتن بەردەوام جوولەشی هەیە ئەوە جوانە. ماوسەکەشم هەر هەماشتە هەر RGB و هەر هەمان مارکێ. دوو ماوس و کیبۆردەکی یانەوە بزانم کیبۆردەکە بە $30 بوو، ماوسەکەش بە 15 یان $25 شتی بابەستم هەردووکی بای $50 ئەوەندە لە بیرم مایە. شاشەکەم زۆر مهم نییە و شاشەی دۆمیشم زۆر شاشەی باش نینە، شاشەی باشم هەبوو بەڵام برایەکەم لی بردم ئەوش خەریکی مۆنتاژیە ناشمداتەوە، بۆیە پێویستە من دوو شاشەی زۆر باشی 4K 140 هرتز یا 120 هرتزی پێیا بکەم لێرە دامنێ. دوو شاشەم پێویستە بزانم، دوو مۆنیتەرم پێویستە. ئەوە ڕینگلایتەکی دەرەجەیەکەوە کوالەتیە زۆر نازدارە. ئەوە نرخی $100 بوو کڕین، دەتوانی زۆر شتی پێ بکەی مەسەلەن هەم گەرمی و ساردیەکەی وەروەها زۆر ڕووناک دێت بە شێوازێک ڕووناک دەبی دەچوتێنی زۆر کوالەتیە. ئەوە نزیکەی 2 ساڵە بەکاردێنم دەرەجەیەکە زۆر باشە. ماونتی هەیە لە بۆ کامێرە و مۆبایلیش توانین لێرە بەکاری بین. Xbox سیریەسەکەم لێرە دانایە، وەرە PlayStation 5ەکەش تەنیش تەوی دانایە و ئەو داراش دەداری لە زۆر ڤیدیۆ وێنەشت بینیتانە شوێنی زۆر دەگۆڕم، بەڵام گوڵەکی زۆر ینی هەرچەندە گوڵ سناییە بەڵام زۆر پێ جوانە. دارە گوڵە چیوە دارێن گوڵە هەیەتم دارە. ئۆکێ جوانە زۆر جوانە زۆریشم بەڵام
كنترولر اكس بوكس كمان كنترولر بلاي ستيشن كش نعمل توزي بجرين او لبرت او هم لكرديا او مش بيدا كرت دوين شو بوي او هم لقيت جاي كان ايش بينا بي هاليان دغ مثلا شيء او مش بينا بو انا او بوكس هم قلت كرت وانا هردو كنترولر اللي انا هلقم او بوكس زوزو باش تاع توزي نبي كنترولر بلاي ستيشن 5 كمان ياخذ اكس بوكس كا او بلاي ستيشن 5 شنو دانا ابشم مانجر رابر دو كري نرخي شي زور باش بو خوي نرخيان جرانا مثلا لسه بتشوفين $2 من بس $2 مكري أويا وسي حركة شيء هي كاللوجو كان بلاي ستيشن و كيبل الشمل الراتش اللي بقى جبته الشحني كنترولر كي اكس بلاي ستيشن كامي تندر تاع الشحني كمان واري واحد دو لايتين جشم هي الاخواري اقرب ما بكاري عم بينم مثلا سور شين وبرتقالي بكيف خم دتوانم بو كنترول التحكم يعني بيبكم هذا نشم لكن او رنجتك زوزو زون اللي انا دبينا لكن رنجك داتا لا شد مساوي دبو لايف ستريم ياخذ لبو دوس كني فيديو استفاده عن ذاك او انا نخيان هرزانه زوزو جرانيا سيواتن وار جي بيشن لبازار هولير لسيمتري نرخيان وابزانم هردو شي 15000 يعني بهردو كان 15000 سبب كل بوين كزوجو باشان استفاده عن ذاك اوكي كاتك استعداد نشم باك جراوند مراج دبينو باش ودمه يشتغل كتام في بشاندم كاميرا كم اقل بير تعملي فيديوش تابت نسا كاميرا كي خم كرديك كاميرا كم ام 15 والله ما استام او كاميرا زونات زولنا بورسم كرديك كريت ما فيكسم كرديك للزبيوه تا فيكسر كاميرا بتوانم بيزولنا بوشي وازي والله فيكسر تم كرديك لذا كيبل شي يو اس بي او الكمبيوتر مداع بيو اس بي تاكو كمبيوتر كم تعرفي كاميرا كي وقري كانون ابانجا كي وقري تم كرديك ليرا بكيبل شي اتش دي ام اي كريت ميني اتش دي ام اي ولا كاميرا كم داع تاكو اوت شي كاميرا كم فيديو كي ور بكرم ببي او كل ليتنسي هبي واتا اللي بسيجي وليا بتاخير بياخذ صنع لاجي هبي ببي لاج ورتا اتش دي ام اي كم اتش دي ام اي شم بردي الكمبيوتر كم داعم كابتشر كارد شي زوزو جراني او بزعم $25 عشان زوزو كواليتي زوزو برزنيا والله لو بوكو فيس كان بكاري بيني زوزو باشا دتوين بخينا برنامج او بي اس لو لايف ستريم و فيديو ريكورد كردنو اني خو زوزو باشا والله ما قبل فيديو مثلا برنامج شو سبريك جيتو ماركم 20 دقيقه بخومتين قصدكم وتا لو لايف ستريم وشتنيا وكاتي بوتي كاميرا كي بكاردين نكبا وتا اوتكي خوي لنا خوي ريكوردكا اوكي والله ده وازمه او ستاندم هي دتوانم او لبو فلوج بكاردينم كاميرا اللي يبدا موبايل ياخذ دتوانم او كاميراي لسري بكاردينم مثلا كاميرا كي خم لري دكمو وليره بكاردينم دتوانم فيديو بيبكم شتي زوج باشا سعري شي او انا سعريان لدوري 15000 تا 25000 وبزانم او يخم ب 20000 كري والله بيستارزان تلقى اوكي لدوا واتمان هي كابتشر كاردك مان هي اليجاتو اتش دي 6 دتواني تبقى كابتشر كارد ايش يصير فيديو بلاي ستيشن 5 اوكي ورد قريب ليرة لاني ورد قريب او دكا لبو شاشة شي اللي باخذ بريفيو وكو بريفيو بيبيني كاتك يا دكي واو تشكشي هي بيو اس بي لبو كمبيوتري او استكا مثلا يوتيوبرش لبيني يا دكا بخشي بلاي ستيشن 5 اوكي بوشي وازا ورد قريب ذا اليجاتو يعني نوعيا زور استوي من نوعين يكونه او تاوكو 1008 وردكري همانا بلسي هي ياخذ الجاتوين شي ديكي لنا كيسي دبستي او انا تاوكو 4K جتواني فيديو ريكورد كي بو اصلا من ناتوانم فيديو 4K بلاي ستيشن 5 ياخذ اكس بوكس سيريس ريكورد كنا بروي كابتشر كاردكم 1008 ذا نرجع كابتشر كارد من دستي جو بكرين بسط 15000 بلان بنويتي بيان كريم ابزان دوري $220 تشتري باباتيا 4K كان دوري $650 وابزانم نازم قورا إلى بازار ياخذنا نازم بلان أو وقتي وابو ليرة هذا شيء ترانسندم لبلاي ستيشن 5 كم ده أو هاردا 6 تيرابايت 6 تيرابايت زاد دو هاردي وام هي دو 6 تيرابايت هي كذا كاتتن 12 تيرابايت يعني 11 تيرابايت يكون هي بلاي ستيشن 5 كاشم خوش 6 جيجا كم وقتا نزكي 3 تيرابايت ياري دتوام لسر خزن كم زوبشن بركتو هنهم بكارين او بلاي ستيشن 5 اكس بوكس سيريس كا وميزاكي خوشم عندك سكمه زي هيك بيعيبوا نيشان عندهم بلوي فريوير وكيبورد وترتيبات وشتا او كابتشر كارد شي دي كم هي
ئاڤەرمیدیایەکە ئەوەیان تۆزێک لەیتنسی خاوە لەبەرەوەی 30 فرێمە ئەوەش تەنە پارەکەم پێدا بەڵام زۆریش بەکارم نەهێنا یەک بوو لە گەڵەتەکان هەتا گەڵەتیش نەکەین فێر نابێت وێنەی سنتمان هەیە کەپسە نەمشکاندی گادفادرم هەیە کە زۆر جوانە وێنێ ئەوش دیاری بوو لەلای خۆشەویستێک فلاش و تەرتیبات شتی زۆر تێدایە کێبڵی ئینتەرنێتم گەلە زۆرە یعنی ئەو زۆرە کێبڵم گەلە زۆر هەیە نازانم لەوەدا زۆرم هەیە بەڵام گەلە زۆرم هەیە هیچیشم پێیان نەمایە بەڕاست کەپاتش ناچەوە ئەوەندەش زۆرە نامگوت کێبڵی ئینتەرنێتم گەلە زۆرە لێرەش هەمە ئەوەش لۆجیتێکە ئەو هەتاوەکو ئێستا هاوڕێیان هەر بەوەی وەکو فەیسکان بەکارم دەهینە کامێرایەکی زۆر نازداراوە نرخی 150 دلارە 150 بوو 150 دلار بوو 1960 فریم ڤیدیۆی دەگواستەوە ئەو زۆر میش بۆی هاوڕێم هیچم زۆر بۆی دەبی ئێستا ئەوەت دەکە USB-C دەکاتە USB ئاسایی شش زۆر میمە چکە کامێرایەکەم خۆی USB-C بوو بەڵام کەیسەکەی من شوێنی USB-C نەبوو مەجبورم بە ئەداپتەر ئیشم ئەداپتەرێکی هاو ئێستا ئیشمان بۆی دەبی چکە ڤیدیۆی کە نەقڵ دەکەین ئیشمان پێ دەبی بابەتی ئێرانە ئەوە کامێرێکی زۆر نازدارە ئاگەر کێشەک لەو کامێرەی دروست بی مەجبورم ئەوەی بەکاربێنم لەوە فەیسکامی شتەشی نازدار دەبێت ئەوەش پاکەتی فرۆن ماکسەکەیە چیتکەمان هەیە ئەوە هەر وێرانە یکوانە یعنی کێبڵی وام هەیە ئێستا بە حیاتیشم پێ ناکەوە ئەوەی هەلێ گەرم باشتر ئۆکێ وازەڵی بینم ئەوە تەقریباً زۆر سێتەپەکەمە ئەوەش کیبۆردە نازدارەکە یاخۆ ئۆرگەکەی خۆمەکە دیاری خێزانەکە خۆم بوو ئەوە جارم دادەنیشم لێکوانە کورسیشی دادەنیشم لە خۆم هەندێک پیانۆی دەژۆنم سەقەتی لێمدا بەڵام گادۆڤار بوو شتی زۆر جوانی پێ دەکرێت و پیانۆیەکی خۆشە زۆریشم خۆش دەوێتن و جارش مێشکم ساف دەکاتن ئەو سێتەپەکەمە بەڵام خۆشترین شوێنی سێتەپەکەم دانیشتنە لە بۆ یاریکردن وەرواسەیکردنی فلم زۆر خۆشە ئەنی شوێنەکەم دەتوانم بڵێم یەک دو ساڵی ویسێ تاوەکو هەرمی پێک بێ بەڕاستی چکە پارێکی یەکجار زۆر مێسەر کرد پارەی زۆر مێسەر کردێ بەڵام پارەکە دەینی و کارکردنێکی زۆریشی ویست ئەن هەموو بە ڕۆژەشی نەکردرا بەڕاستی ئەوە نزیکەی 300 ساڵە خەریکم تاوەکو توانێتم ئەو دابنێم کە هێشتا نەقسی زۆرە بۆ دوو مۆنیتەری زۆر باشن دەوێ بەڕاستی ئەجا هەر کەسەکە سەریۆ ڤیدیۆی دەکات دوکانێکی باشە دەوێت لە ڕێگە ڕیکلامەوە دوو مۆنیتەری بکاتە دیاری لە بۆ چەناڵی ژیری ئەمەش ڕیکلامی لێ بکەین خزمەتی دەکەین تکا دەکەم ئاگادار بکاتەوە لە کۆمنت سپاسان دەکەم بۆ سەیرکردنی ڤیدیۆ تکا دەکەم دوگمەی لایک سابسکرایب لەبیر نەکەن تا ڤیدیۆیەکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ